کۆمەڵی دادگەری کوردستان کە پەیامی پێغەمبەران و ئایینی ئیسلامی کردۆتە بەرنامەی کاری، هێندەی لە توانایدا بووە بە بەرنامە و پرۆژەکانی خزمەتی هاوڵاتیانی کردووە. هەمیشە دژی زوڵم و ستەم و نادادی وەستاوەتەوە و لە بەرەی چەوساوان بووە. لەم هەڵبژارنەش کۆمەڵ چاوی لە خەڵکی کوردستانە دەنگ بە کاندیدا سەرڕاستەکانی بدەن. بۆ ئەوەی ئەمە دەنگن بە فێڕوونەسی سبەینە بەرامبەر بەخوای گەورە کە ئەمە ئەمرین و لێپێچینەوە و لێکۆڵینەوەن دەگەڵ ئەکرێ، دەبی دەنجێ بە کەسەشی بدەین بە بەرنامەی خوا ڕازیبی، دەگە بەرنامەی خوا دابی ڕاستکە هەم بۆ خوای و هەم بۆ کۆمەلگا و هەم بۆ خەڵکی وڵاتی خۆن کە کوردستانە بەرەو پێش بچی و باش ببێ و چاکبی. بۆ ئەوەی ئەمە دەنگ بە کۆمەڵی دادگەری ئەدەین، سبەینێ قەرداری ئەو خوای نەبین و قەرداری ئەو پاڵیوراوە بەڕێزە نەبین کە سبەینێ پەنا بخوا دەگە عیز بەچی دیکەدابی یاڵاڕێبی. ئێمە دەنگ بە کەسی ڕاست و پاک و چاک و بوێر ئەدەین. لیستەی خواییە، لیستەی ئیسلامیە، حەق و ناحەق ڕێکاتەوە، پشتگیری مەزلومیەکە، دژی زالم ئەوەستێ، لە پێناوی خوای ئیشەکە، لە پێناوی خوای خەرجی فەقیر ئیشەکە، پێویستە دەنجێ پێ بدەین، هاوکاری بین، پشتگیری بین، لۆ ئەوەی ئەو زیاتر پشتگیری فەقیر و فەقاری بین. دەنگدەرانی کۆمەڵی دادگەری لە ئیدارەی سۆران بە ئومێدەوە دەڕوانە لیستی 285 و دەڵێن بە دەنگەکانمان گۆڕانکاری دروست دەکەین. هاوکات ئەرچی هاوڵاتیانی کوردستانە بە دەنگەکانیان دەستەڵاتی ئێستا سزا بدەن کە 34 ساڵە خێر و بێری وڵات تەخشان و پەخشان دەکەن و دەیان چەرمەسەریان بەسەر خەڵک و خاچی کوردستاندا هێناوە. لەبەرەوەی ئەمە چەند ساڵە مەسەڵەن ساڵانێکی زۆرە چاوەڕێینەکەوە گۆڕانکاریێک دروست بکرێتن، بەڵام کە دەبینین گۆڕانکاری بەوانە ناکرێت، کەواتە گۆڕانکاری بە کەسانێک دەکرێتەوە دەستیان پاک بیتن، دەرونیان پاک بیتن، هەستیان پاک بیتن، لەگە خۆ و لەگە خوای خوان ڕاست بکەن. بۆیە زۆر زەرورەکەوە دەنگ بە لیستی کۆمەڵی دادگەری بدرێتن. کۆمەڵی دادگەری بەڕاستی تاکە هێزە یعنی لە کوردستان کە دەنجی پێ بدرێ و سەرکەوتن بەدەست ببینی بەڕاستی دەبێن بە خەڵک هەموو ئیسراعەتەکە خەڵکانێکی وەنە لە خوای بەزیادی بجێ سیق و متمانەی هەموو خەڵکەچی ناجێ ئەوەیە پشتیان پێ ببەسترێ جێ ئەوێ یعنی هیچ قەت پشت لە خەلکی خۆی ناکە. ساڵانێکە جووت حیزبی دەسەڵات هەرێمی کوردستان و خەڵکەکەیان دووچاری دەیان شکست و چەرمەسەری کردووە. هەر ئەو دوو حیزبەش بوون نیوەی خاچی کوردستانیان لە قوماری ڕیفراندۆمدا دۆڕاند و ئێستاش بەدەستکەوت بە خەڵکی دەفرۆشنەوە. بۆیە کاتی ئەوەیە خەڵکی هەرێمی کوردستان دەنجی خۆیان دژ بە سیاسەتی شکست خوارد و کورتبینانەی حیزبەکانی دەسەڵات هەڵبڕن و جارێکی دیکە هیچ متمانەیەکیان پێنەدەن تا نوێنەرایەتیان بکەن لە بەغداد. ئازادۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.